سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە پەیمانگەکانی شاری سلێمانی هاتوین چاومان بۆ مناڵە ئازیزانە بکەوێ بۆ ئەوەی بزانین بۆچی هاتوون بۆم پەیمانگایە ئەیان نەوێت چی فێر بن چ سوودێکی لێ بینن ئێوەش لەگەڵمانە بن و چێژی لێ ببینن فەرموون چۆنی باشی ناو چییە؟ ئیلیا إليانا ليا لیا ئەیەوە لیا چی بووە بە جومای چی لیا وایە لیا چۆنی باشو لیا و تۆ لە پۆلی چەنی يك لە پۆلی یەک ئەی ئافرین هەر بژی خۆشە پۆلی یەک عرلا پار لە باخچە بووی لە چ باخچەیەک بووی رازي پەپولە پەپولە خۆشەوێ عرلا باشە پرسیارێکی یەکەم بزان مەزانی پەپولە پێشەوەی ببێ بە پەپولە چی بووە؟ چی بووە؟ بە بەچکەی یا کە بە بچووکی بۆ نمونە جووچک لە پێشە هێلکە بووە وایە؟ ئەی پەپولە چی بووە؟ پەپولە؟ وەرە بەگوێتا بیڵێن کرم کرم؟ ئەی چی کرم بووە؟ لیا بۆچی جلی سوورە لەبەر کردو حکوومەت تۆش حەزت لە جلی سوورە؟ عرلا ئەی ئافرین هەر بژی لیا باشە تۆ بۆچی هاتووی بۆ پەیمانگایەتەوە چی فێربی؟ هاتووی بۆ خولی چی؟ ئەتەوێ لە چ خولێکا بەشداربی لێرە؟ کوردی و بیرکاری؟ ئەتەوێ ئەو دووانەیە و زۆر بەهێز بێ؟ ئەی لەوانەکانی ترا باشی؟ ئافرین هەر بژی لیاکان باشە تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ مامۆستا؟ ئافرین تۆ هەموو هاوینێک ئەتەوێ بەشداربی لەم خولانەیە؟ بۆچی بۆ ئەوەی ئیتر لە هەموو ساڵەکە یەکەم بیت و نمرەی باش بەدەستبێنی؟ ئەی ئافرین لیا وەرە نێزانی؟ نازانی؟ بیرت چۆتەوە؟ ئافرین چۆ بڵێکی قایمۆ لیا گیان هەر بژی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڤینا لە پۆلی چەنی؟ لە پۆلی دوو ئافرین ڤینا باشە پۆلی دوو گەورەترەیە پۆلی چوار پۆلی چوار ئەدی بە پەنجە پێم بڵێ چوار چەندێکە؟ ئافرین هەر بژی باشە بۆچی هاتووی بۆ پەیمانگایەتەوە چی فێربی لێرە؟ کوردی بیرکاری ئینگلیزی کوردی بیرکاری ئینگلیزی حەزت لە ئینگلیزیشە؟ باشە بە ئینگلیزی بە سێ وەڵێن چی؟ ئافرین ئەی باشە بە دەرگاڵێن چی؟ تۆزانی؟ دۆر وایە؟ ئافرین باشە لێرە مامۆساکانتان بەباشی فێرتانەکەن ئەی باشە حەزە کرد ئێستا لە ماڵەوە بیان لێرە بەشداری وانەکان بکەیت کامیان خۆشترە؟ بەشداری وانەکان ئافرین لەبەر ئەوەی ئەگەر لێرە بەشداری وانەکان بکەی پشووی هاوینەکە و بەباشی بەسەرەبەی کە چوویتە قوتابخانە جیاوازە بی لە مناڵەکانی تر وایە؟ ئافرین باشە تۆ لە ماڵەوە یاریەکەی یان بخۆ ئەخەویت و هەر نانەخۆیت و ئەخەوی یاریشەکەی ئەیوانەکان ئەخوێنیتەوە لە ماڵەوە؟ ئافرین زۆر باشە ئەی ڤینا گۆرانی شتە زانی گۆرانێکم بۆ بڵێ؟ لەبیرم چۆتەوە لەبیرت چووە تۆش ئەمە بۆ تۆ لیای هاوڕێ و بێک و بیرتان چووە؟ لە
مكتبي وتنمو لبين مانجوا لە مەکتەبەتان زانی چ گۆرانێکیان فێر کردووی لە مەکتەبیان چ هۆڕاوەیەکیان فێر کردووی بابولي فير كدرين بشيلي فير كدرين سماري وشي ئەدی ئەو کامە بوو گۆرانی پشیلەکاتی بۆ بڵێ عاوش مفيد ئەی پەپولەکە أوي بابولي جوان باڵەخشی زور جوان وإيسك سوكي دوستي منالي بتشوكي ورا بابال ضفرة بابال منو توبين حفا ئەوە ئافرین وایە ئەی ئافرین یەکچەم ڕێکایی بۆ لێبە هەر بشی دەست خۆشە و ڕێکەم سپاس چۆنی ماشي باشی ناو چییە زلال جەلال ئەی لەو ناوە خۆشە کاکە جەلال چۆنی ماشي باشی جەلال لە پۆلی چەنی دو لە پۆلی دوو ئافرین جەلال لە قوتابخانە زیرەکی مال حەزت لە چوانەیەەکە إنجليزي زانس كردي بالكاري ئەنگلیزی زانست کوردی بیرکاری ئەی بۆ ئێرە بۆ چ خولەگاتووی مفيد ئەتەوێت چ وانێک زۆر باش فێربی إنجليزي ئینگلیزی ئافرین باشە بە ئینگلیزی بە چۆنی ئەڵێن چی إنجلش نە ئەگەر بڵێ چۆنی هەلاو وایە ئیتسمی یعنی هەلاو چۆنی ئەوە منم وایە ئافرین جەلال باشە تۆ حەزەکرد ئێستا لە ماڵەوە بخەوی یان بخۆ و لێرە بەشداری ئەم خولەکەی کامیان خۆشترە مصدري ئەی لێرە هاوڕێوەیە کامیان زۆر هاوڕێتن نالي کێ نالي لالی نالي نالی وەمزایڵی لالی وتم لالی هەیە ناو نالی چۆنی باشی بێ بۆ لەو ئێدە باش ێسایە بۆ لای تۆش باشە ئێوە یاریەکەن بەیەکەوە ئەی ماڵتان نزیکە لە یەکتریەوە ئەی ماڵی ئێوە دوورە لە ماڵی نالیەوە ئافەری ئەی باش یەکتریتان خۆشەوێ شەڕەکەن بەیەکەوە ئەبێ مناڵ شەرکا لەگەڵ هاوڕێکەیە نابێ بۆچی أبي هاوريبي ئەبێ هاوڕێ بین وایە ئافەری نەت بژی جەلال گۆرانی ێزانی هاتی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی قوتابخانە دەشکاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریابی بۆ چەنگانە ئەفەری یەک چڕێقایبی بۆ لێ ناوڕێکان دەی هەر بژی دەست خۆشە لاجە سواس چۆنی باش باشی ناو چییە سیدی شیرین ئەی شیرین تۆ ترشیە خۆی نەیخۆی ترش ناخۆی ئەوە ترش ناکەی بە ترۆزیەوە بیخۆی ئافرین شیرین جا شیرین لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئافرین پەر لە باخچە بووی باخچە خۆشە باخچە خۆشتریان قوتابخانە قوتابخانە ئەفرین هەمویان خۆشە باخچە خۆشە قوتابخانە خۆشە پەیمانگا خۆشە زانکۆش خۆشە کە گەورە بوویە چتە زانکۆ وایە شیرین باشە ئەوە ڕسمی چییە لە تیشێرتەکەتە عینەکیشی لە چاوایە وایە ئەی تۆ عینەکە هەیە عینەکە هەیە تۆ عینەک لە چاو ناکەی ئەی چۆن چاوە جوانەکانە لە تیشکی خۆرە پارێزی ئەبێ عینەک کەیتە چاو بۆ ئەوەی تیشکی خۆر لە چاوە نەیە نابێت تابلێت و ئایپاد و مۆبایل و شتانە زۆر بەکاربێنی وایە ئافرین شیرین تۆ هاتووی بۆ ئێرە ئەتەوێ لە چوانەیەکە زۆر باش بی و بەشداری چوانەیەک بکەیت ئینگلیزی ئینگلیزی ئافرین هەمووتانەتانەوێ ئینگلیزی فێر بن وایە ئافرین هەر بشی شیرین گۆرانی ێزانی ئەتی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ پەلتۆکی خۆ دەلبێنە ولیا بەڵمەی ڕێنە ناوی خدای لێبێنە پیت و شەی بخوێنە تەواو تەواو ئافرین یەکچەم ڕێکانی بۆ لێبەن هەر بشی شیرین گیان دەست خۆش سپاس نالی چۆنی باش. باشی باش. تۆ ڕەفیقەکەی جەلالی وایە با. ئافرین نالی ئەو چیوە قژی بەتوانی بۆ دایە ناوی باخۆم خۆ ئەو چی لیاوە جێ ڕوشتە لیاوە نە ئەی ئاو هاتی خژیم نیشاوە جوان دابێنە دەی ئەی دەست خۆش ئێستا من جواترم یان نالی وەڵا نالی جواترە وایە نالی و تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین زۆر باشە پەر لە پۆلی یەک بووی ئەی ساڵێکی ترە چتە پۆلی چەند دوو
دوو نا کەلە سێ. سێ ئافرین هەر بژی کەواتە بۆ ئەوەی مناڵ دەرچێ ئەبێ چی بکە؟ ئەبێ سەعی بکە ئەبێ هەوڵ بە ئەبێ کۆششکە ئەبێ بخوێنێ وایە؟ باشە تۆ ئەو کاتانی قوتابخانەوە هەیە یاری زۆرەکەی؟ بەڵێ نا ئەبێ یاری کەم بکەیتەوە ئەبێ وانەکانە زیاتر بخوێنی وایە؟ تۆ حەزت لە چی یاریەکە زۆر؟ دەست بە دیوار دەست بە دیوار ئەوەی کاڵێ دەست بە دیوار نییە دیواری شملا نییە وایە؟ تۆ لە ڕاکردنا سەریعی؟ باشە ئەتوانی لێرە بۆ ئەو سەر بە چەند دەقە ببڕی؟ یەک دەقە ڕۆژە پێشکەوتن کەی بێکە و بزای کامانەی بینەوە؟ بەڕاستە منەی بەبەوە من زۆر سەریع منە بینیوە لە ڕاکردنا؟ من ئەی بەمۆ نالی باشە تۆ بۆ ئێرە هاتووی ئەتەوێت لە چوانەیەکە زۆر زۆر باش بی ئینگلیزی ئینگلیسی مامۆساکەتان باش فێرتانەکەن باشە بە مۆزەڵێن چی بە ئینگلیزی بەنانە هەر بژی نالی گۆرانی شتە زانی نازانی ئێزای نوکتە بۆ بگێڕیتەوە نوکتە یان مەتەڵیش نازانی باشە ئەمە چییە؟ دەرەوەی سەوزە ناوەوەی سوورە شوتی حەزە لە شوتیە؟ شوتیە خۆی؟ دا باشە تێر بخۆ بۆ خۆ هەموو میوەیەک بخۆ چووکە هەموو میوەیەک سوودیە باشە؟ چەپڕێک بۆ نالی گیان هەر بژی نالی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ پەری ئەی گیان قژیشی چەند جوان بە سۆ بە دوو پلشی وایە؟ پەری لە قوتابخانەی؟ لە پۆلی چەنی؟ دوو ئەدی دەنگ بەرزکەر و جۆم لێ نییە لە پۆلی چەند؟ دوو ئافرین هەر بژی ئەوە بە قایمی بڵێ دوو بەڵێ چۆنی باشی وایە؟ پەری تۆ حەزت لە قوتابخانەیە؟ باشە حەزت لێ واز بێنی لە قوتابخانەیە بەردەوامی بەردەوامی کە مناڵ بەردەوام بوو ئەبێ قوتابخانە تەواوکە ئەی دوو کە قوتابخانە و تەواو کرد و گەورە بووی حەزەکەی بی بەچی؟ دکتۆر ئەی گیان ئافرین دکتۆر پەری چۆنی؟ باشی منە خۆشەوێ؟ منیش تۆم زۆر خۆشەوێ هەموو ڕۆژە بیرە نەچێ سەعات 5 تا 6 بیخەرە سەر ماوەی مناڵانی کورسات باشە؟ ئافرین یەک چەمڵێ قایم بۆ پەری دەی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ کاکە ڕەند ئەی لەو ناوە خۆشە ڕەند ناوەکەمان بگۆڕینەوە من بە تۆڵێم زیتاڵە تۆش بە من بڵێ ڕەند باشە؟ زیتاڵە چۆنی؟ خۆشیە ناسێتەوە ڕەند چۆنی؟ ڕەند لە پۆلی چەنی؟ لە پۆلی یەک ئافرین لە پۆلی یەکەمینم گوڵی کەژاوەی ژینم تۆ گۆرانیان نازانی؟ گۆرانی نازانی؟ گۆرانی ئەزانێت دوایی بۆ بڵێ ڕەند باشە پێم بڵێ تۆ هاتووی بۆ ئێرە ئەتەوێ لە چ خولێکا بەشداری بکەیت و لە چ وانەیەکە زۆر باش بی؟ کوردی ئینگلیزی کوردی بیرکاری ئینگلیزی واتە زۆربەی وانەکان وایە؟ ئافرین ئەیکە چیتەوە ماڵەوە لە ماڵەوە ساییەکەیتەوە دووبارە؟ ئافرین ئەی باشە تۆ یاری بە خۆڵ و شتی واکەی لە ماڵەوە؟ بە خۆڵ و بە بەرد و بەو شتانە؟ نابێ یاری بەو شتانە بکەیت دوای تەپتۆسە چێتە چاوتەوە چاوەیەشێ باشە؟ نا من نزان تۆ ئەو شتانە ناکەی ئافرین یەک چەمڕێک قایمی بۆ لێبە هەر بژی ڕەنگجان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ هێڤی لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ ئافرین هێڤی باشە تۆ بۆچی هاتووی بۆم خولاتەوەی لێرە لە چ وانەیەکە زۆر باش بی؟ لە بیرکاری و کوردیە لە بیرکاری و کوردیە؟ بیرکاری باشی؟ باشە لە بیرکاریە سێ کۆی حەوت ئەکاتە چەند؟ ئافرین ئەی حەوت کۆی سێ ئەکاتە چەند؟ ئافرین هەرداکە وایە؟ ئافرین تۆ ئەتەوێت لە بیرکاریە زۆر زۆر باش بی؟ باشە ئەتەوێت لەوانەکانی تریشا باش بی؟ تۆ حەزەکەی ئێستا لە ماڵەوە بوویتایی یان لێرە بەشداری ئەم وانانە بکردە؟ حەزم لێبوو لێرە بم بەشداری ئەم وانانە یعنی ئێرە و پێ خۆشە؟ هەموو ڕۆژەیەیت
ئافرین هەموو ڕۆژێ وەرە گرنگی بەوانەکانە بەبوو ئەوەی زۆر باشبی باشە ئافرین یەکچەم لە قایم بۆ یەدی هەر بشی چۆنی باشی ناوت چییە ئافرین لە پۆلی چەندی سێ ئافرین باشە تۆ خوشک و براو هەیە لێرە هەر خۆ هاتووی باشە پێم بڵێ لە قوتابخانە باشی زۆر زیرەکی ئەی باشە ئەتەوێ لێرە لە چوانەیەکە بەشداری بکەیت و وانەکە و زۆر باش بێ من حەزم لە کوردی ئینگلیسی هەمووی دەرسەکانە هەموو دەرسەکان یعنی ئەتەوێت لە هەموو وانەیەکە باشبی ئەی ئافرین ئەی باشە بەیانیان زوڵەسی لە خەو ئشەوە ساعت چەند ئەنویت سعادە خەوم دا زۆر باشە ئاوا شەوان زوو بخەوە بەیانیانیش زووە سا بۆ ئەوەی کە هاتی بۆ ئێرە وانەکان بە باشی بچێتە مێشکەوە باشە ئافرین یەکچەم لێ قایمی بۆ لێبە هەر بشی چۆنی باشی ناوت چییە دایلان وەڵام منیش لەو کراسەمەیە ئەو تۆ لەکوێ کڕێو منیش لە بازاڕەی لەو سوتفە جوانە دایلان لە پۆلی چەندی لە پۆلی سێ ئافرین دایلان تۆ لە هاوینە ڕۆژی چەند جار خۆتە شوۆی کە لێرە ڕۆیشتەوە خۆتە شوۆی ئافرین ئێمە کە هاتینە دەرەوە کە ڕۆیشی نۆماڵەوە پێویستە خۆمان بشۆین پێویستە پۆشاکەکانمان بشۆین بۆ لەبەرەوەی پیسە بێ گەرمە عارەقەکەینەوە وایە ئەی باشە پێم بڵێ کە ڕۆیشتەوە ماڵەوە پێڵاو پۆشاکەکانە هەر ئاوا فڕێییان چیان لێەکەی کۆیەکەینەوە بۆچی بۆی بڵاو نەبێتەوە وایە ئافرین ئەی باشە بۆچی هاتووی بۆ پەیمانگایە هەروە هاتووی یاری بکێ لەگەڵ مناڵەکانە ئەی بۆی شت فێربی حەزەکەی چی فێربی لێرە ئەتەوێت لە چوانەیەکە باشبی هونەر لە هەموویە ئەی باشە تۆ حەزە لەوانەی هونەرە حەزە لە وێنە کێشانە ئەزانی وێنە بکێشی ئافرین هەر بژی یەکچەم لێ قایمی بۆ لێبە دەست خۆش هەر بژی چۆنی باشی ناوت چییە ئارۆ تۆ برەوەیە ناوی کارۆ بێ نیتە ئەی ڕەفیقەیە ناوی کارۆ بێ من ڕەفیقمەیە ناوی ئارۆ و ناوی کارۆیە بڵێ ئارۆ کێیە تۆی وایە ئافرین ئارۆ لە پۆلی چەندی لە پۆلی سێ زۆر باشە ساڵێکی ترە چیتە پۆلی چەند چوار کەواتە خۆ ئامادە کردووە هاتووی بۆ ئێرە چی فێربی خوێندن ئەتەوێت لە چوانەیەکە زۆر باشبی لە هەموویە ئەی داوناوە ساڵێکی تر چەنەبی ئەتەوێت یەکەم بیان دووە یەکەم ئافرین ساڵێکی تر بۆ هیوایم کە تۆ یەکەم بیت و یەکەمی قوتابخانەکەی خۆبی باشە ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبە هەر بشی چۆنی باشی ناوت چییە لاوی ئافرین کاکە لاوی لە پۆلی چەندی لە پۆلی سێ هەر زۆر باشە کەواتە هیچ ساڵێک نەماویتەوە لە قوتابخانە وایە ئەی ئافرین زۆر باشە لاوی باشە کە تۆ قوتابخانە ئەکرێتەوە یاری زۆرەکەی ئەبێ زیاتر چی بکەی وانەکانە بخوێنی وایە باشە تۆ ئەتەوێ هەموو ساڵێ دەرچی ئەی باشە تۆ هەموو هاوینێ بەشداری خولەکانەکەی ئافرین باشە ئەم ساڵ هاتووی لێرە بەشداری چ خولێک بکەی خولی وانەی چی هەموو دەرسەکان زۆر باشە کەواتە تۆ ئەتەوێت ساڵێکی تر کە چووتەوە قوتابخانە هەموو وانەکانێ بە باشی فێر بووبی وایە ئافرین زۆر سوپاس لاوی گیان هەر بژی یەکچەم لێ قایم بۆ لاوی دەست خۆش لاوی گیان چۆنی باشی ناوت چییە موبین کاکە موبین چۆنی باشی موبین ساعتە و بۆ لە دەسایە ئەی لە ساعتی شەزانی ئەدی باشە پێم بڵێ ساعت چەندە ساعت یانزە و دە دەقەیە یانزە و پەنجا و پێنج دەقە دەبا بڕۆین خوا حافیز زۆر درەنگە خوا حافیز موبینکە گاڵتەم کرد چۆنی موبین باشی ئەو چۆن ساعت فێر بووی کێ فێری کردی
خۆ فێر بووی ئەی ئافرین زۆر باشە مناڵی هاوڕێ هەیە لە سەعات نەزانێ هەندێک ئەزانێ بێت چ بکەی ئەبێت تۆ ئەوانیش فێربی بڵێ بۆ ئەبێ ئەو شتانی کە خۆ ئەی زانی و مناڵی تر نایزانێ ئەبێ فێریانکەی بۆی هەمووتان بێکە و سوودی لێبینن باشە مبین لە چەندی دەسێ لە سێ ئەی باشە تۆ هاوینان بەشداری هەموو خولێگەکەی خولی چی و چی و بینیوە تا ئێستا وڵا بەس ئەم خولە بەس ئەم خولە ئەی ئەتەوێت ساڵەکانی تریش بەشداری بکەی ئافرین زۆر باشە کاتەکانی خۆ بە فیڕۆمەیە و هاوینان بەشداری هەموو خولێک بکە باشە سەپڕێکی قایم بۆ کاکە مبین هەر بشی چۆنی باشی ناو چییە دلڤین ئافرین دلڤین گیان دلڤین باشە تۆ هەموو ڕۆژێ ئاوە بە پاک و خاوێنی بۆ قوتابخانە باشە ئێمە لە وەرزی هاوینە پێویستە زوو خۆمان بشۆینیان درەن زوو بۆچی لەبەرەوەی پاک بینەوە عارەقەکەینەوە دوای بۆنمان گە ناخۆشە بێ وایە ئافرین دلڤین باشە تۆتە لە پۆلی چەنی سێ ئافرین دلڤین باشە مناڵ ئەگەر لە ماڵەوە دانیشێ سعی نەکا هەوڵ نەیا کۆشش نەکا چییە بێ زیرەک نابێت دوایی ئەمێنێتەوە لە قوتابخانە وایە ئەی تۆ بۆ هاتووی بۆ ئێرە ئەتەوێت چی فێربی لەم پەیمانگایە لەبەرەی فێری ڕۆشتی باش و دەرز بە ئەتەوێت فێری وانەکانش بی ئافرین هەر بژی حەزە لە چوانەیەکە زۆر وەڵا حەزم لە هەموویان لە هەمووی هەر بژی دلڤین گۆرانی ێزانی ئەدی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ دەی لە سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین ڕایەوە جانوێری قوتابخانەیە کە بۆ زانی مێلانێ بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرین ئەدی خێرا یەک چۆپڕێ قایمی بۆ لێمە دەی ئافرین هەر بژی دلڤین گیان سپاس چۆنی باشی ناو چییە چاوان گیان شتە جوانە چییە لە دەسا چاوان چاوە زەر بۆ ئەوی نەبی بە چاوە یاخوا قەت نەبی بە چاوە باشە چاوان گیان چاوان منە خۆشەوێ منیش تۆم زۆر خۆشەوێ حەزەکەی بین باوڕێ کەواتە زانی بێ چی بکەی هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 سەیری ماوەی مناڵان کەی بڕگە و بەرنامەیەوە بە سوودمانەیە بڕگەی تەندروستیمانەیە بڕگەی چیرۆکی داپیرەمانەیە تەواری هاوڕێم بەرنامی گەشت و زانیاری خۆشی هەیە ئەچێ بۆ شوێنەکان باشە ئەنجا مناڵانی کوردستانیش هەمووی ئەبینی وایە باشە پێم بڵێ چاوان تۆ لە پۆلی چەنی لە پۆلی سێ زۆر باشە ئافرین باشە ساڵێکی ترە چیتە پۆلی 2 ئافرین ئەچێتە پۆلی 4 باشە دوایی حەوت چەندیە هەشت ئەی دوای هەشت ئەی دوای 9 باشە ئافرین باشە یەک گەورەترەیان هەشت ئافرین کەواتە تۆ لە بیرکاریە زۆر باشی وایە ئەی بۆ هاتووی بۆ ئێرە لەبرێکە خوێندن و چالاکی فێربم ئافرین ئەتەوێ پەرە بەوانەکانی تریشە بەی ئەتەوێت لەوانەکانی تریشە زۆر باش بی ئافرین زۆر باشە هەر بژی یەک چەمرێ قایم بۆ چاوان گیان سپاس وحەفیز چۆنی باشی ناوت چییە گەردی گیان ئەو گوڵە جوانانە چییە کێ بۆ هێنانی باوکێ ئەی ئافرین هەر بژی ئەوە پۆشەکانە بە پاک و خاوێنی ڕاگرە باشە تۆ حەزە لە بۆنی گوڵە باشە حەزە لە چ ڕەنگێکە سوور زۆر جوانە وەکو تیشێرتەکەی من بدەمێ بۆ خۆ بۆ بێ بۆ نابێ گەردی لە پۆلی چەندی لە پۆلی سێ ئافرین گەردی باشە تۆ ئاو زۆرە خۆیتەوە یان بیپسی و شتیوە ئاو ئەبێ ئاو زۆر بخۆینەوە ئێمە یان بیپسی بۆچی ئاو سوودی زۆرە بیپسی ئەوانە زیانی هەیە بۆ ئێسکەکانمان بۆ جووگەکانمان بۆ مێشکمان وایە ئەبێ مناڵ هەوڵ با ئەو شتانە بخوا کە سوودی هەیە وایە ئافرین گەردی وتە لە پۆلی چەنی لە پۆلی سێ لەگەڵم هەوڕێتانە یەکتریتان خۆشەوێ ئەی باشە مناڵە بێ شەرکا لەگەڵ یەکتریاننا ئافرین گەردی تۆ بۆچی هاتووی بۆ پەیمانگایەتەوەی چی فێربی فێری وانەکان بی لە چوانێکە زۆر باشی حەزت لە چوانێکە کوردی
ئافرین هەر بژی ئەوە گرنگی بەوانەکانێ بە بەشداری خولەکان کە بۆی لە هەمووانەکانە باشبی باشە؟ ئافرین یەک چەمڕێک خاوی بۆ لێبان هەر بژی دەستۆکردی جاسپاس ناڵ عەزیزەکانی هاوڕێم من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئەم هاوڕێیانەمە بەڕاستی بۆم دەرکەوت کە مناڵەکان هەموویانەیانەوێت سوود ببینن لە پشووی هاوینە بۆیە بەو هیوایە بکە ئێوەش چاو لەمانکەن و بەشداری خولەکانی هاوینە بکەن بۆی کاتەکانی خۆتان بە فیڕۆ نەڕۆ هەتا بەرنامەیەکی تر و کاتێکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز